دوای مانگێک لە دواکەوتن دەستکرا بە وەرگرتن و بە بازاڕکردنی گەنمە شامی لە سایلۆکانی کەرکووک. پلانی حکومت بە جۆرێکە لە سایلۆی تازە و حەویجە بەرهەمی گەنمە شامی لە جوتیاران وەردەگرێت. بەڵام بە پێی نووسراوێکی ئیدارەی کەرکووک 50,000 دۆنم بەرهەمی گەنمە شامی لە دەرەوەی پلانی حکومەتە و لە جوتیاران وەرناگیرێت. زۆربەی ئەو بەرهەمانەش هی جوتیارانی کووردە. ئەم بڕیارەش نیگەرانی کوردون و داوا دەکەن حکومەت ئەو کێشەیە چارەسەر بکات و کار بۆ وەرگرتنی بەرهەمەکانیان بکات. جوتیارانی ئەم سنووری ئێمە ئەو ناوچەدابڕێراوەکان ئەوانەی کەوا ئیتفا بوون و کەوا ئیستیملاک بوون بە هیچ شێوەیەک داخلی خوتەیی پیلانی ینی بۆ پیلانی کشتتوکاڵی ناکرێت کە جوتیار زەوەکەی داخلی پیلانی بۆ کشتتوکاڵی نەکرا ناتوانێت پێین وەرگێ ناتوانانی تۆمی هین بنە تۆم وەرگێ ناتوانێت لە کاتی تەسلیم دروێنە تەسلیمی سایلۆکانی مەثەن حکوومەت بکە بۆ ئەوەی وەکو ئەوانی تر بۆی بەروبووەکەی سەرفکە لە ینی ساکاتەوە. ئەم مشکلەی ئێمەی فەلاحە لێرە مشکلەکەمان لە زراعەیە لەم لای مدیر زراعە زوهێر ئەگەر زوهێر بێت و بەهات بە لە کاتی خۆی لە یەکی 11 کەوا سایلو ئەکرێتەوە بەروبوومی ئەم عالەمەی وەربگرت باە ئەم فەلاحانە بە کاکە بلێم بەو سعرەی حکومەتش نەبووایە هەر لە 250 بواە هەم هەر باش بۆ فەلاح کەچی مانگێ تاخیریان کرد لەبەرچی لەبەر ئەوەی کە توجارەکان بیکڕن ئیتر بخۆیان لەگەڵ توجار ئیتفاقیان کردووە نەیان کردو ئەویان نازانین ئێمە بەس بە نسبەتی کە تۆ تەنێکی زوڕات ئەبا بە 180,000 چی سوودێکی بێ بۆ فەلاح هیچ سوودێکی نییە. ئێستا ئیمڕۆ کراوەتەوە ئیمڕۆ ئەلێن کراوەتەوە نازانین ئەلێن ئیمڕۆ کراوەتەوە حکومت پێشان پار بە 500 وەریەگرت ئیمساڵ بە 380 وەریگری ئێستا 180 لەکوێ 180 لەکوێ 170 لەکوێ. هاوکات بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک دەڵێت بە هۆکاری دابینەکردنی بووجە بڕیاری وەرگرتنی گەنمە شامی ئەم ساڵ دواکەوتووە وەک ئەو دەڵێت لە ڕێی وەزارەتی کشتتوکاڵەوە هەوڵی چارەسەرکردنی گرفتی ئەو 50,000 دۆن مەش دەدەین کە لە دەرەوەی پلانی کشتتوکاڵە. لە ئەمڕۆ دەستمان کرد بە وەرگرتنی بەرهەمی گەنمەشامی لە جوتیاران. دواکەوتنی وەرگرتنی گەنمەشامی هۆکاری دابینەکردنی پارەی پێویست بوو. بەڵام ئێستا هەموو ڕەزامەندیەک دراوە. بڕی دیاریکراوی گەنمەشامی بۆ کەرکووک 550 تەنە و لە چوارچەوەی پلانی کشتتوکاڵی وەردەگیرێ. 50,000 دۆنمیش لە دەرەوەی پلانی کشتتوکاڵە و بۆ ئەوەش لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ قسەمان کردووە بەمە بەستی وەرگرتنی و چارەسەرکردنی ئەو گرفتە. بەرهەمی گەنمە شامی ئەم ساڵ لە کەرکووک 550,000 تەنە بە پێی پلانی حکومەت بۆ هەر تەنێک بەڕی 380,000 دینار دیاری کراوە بۆ وەرگرتنی لە جوتیاران. بەڵام ئەوەی جوتیارانی نیگەران کردووە نەبوونی پلانی پێشوەختی حکوومەتە بۆ هاوکاری جوتیاران ئەوانیش ناچارن بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان پەنا ببەنە بەر بازرگانان و با نرخی خوار بازار بەرهەمەکانیان بفرۆشن. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.